بەڵێ بینەرانی بەڕێز بۆ گفتوگۆی زیاتر لەسەرم بارودۆخە بە تایبەتی چۆنیەتی وەرگرتنی هەڵوێست بەرامبەر بەم هێرش و داگیرکاریی تورکیا و هاوکاری پەدەکە بۆ داگیرکاریەکە دەچینە لای بەڕێزی وا عومەر بەڕێزیان وەک نووسەر و ڕۆژنامەوان و چالاگوان لەگەڵمان بەشدار دەبن. کاگی وام کاتت باش، سپاست دەکەین لەگەڵماندا بەشداری. سڵاتان لێبێ، سڵاو لە بینەرانی ستێرک تیڤ. بەڵێ بەڕێزت لە نووسینێکدا کاگیوە نیگەرانی لەم بارودۆخەیە تۆتە ئاراوە، باسی ئەوەش دەکەی کە مەسەلەی داگیرکاری و دابەشبوونی هێزەکان و ئەو بارودۆخەی ئەمڕۆ لە کوردستاندا دەقەومێ، بەڵام ئەوەی بەلای بەڕێستەوە گرنگە بێدەنگیەک کە هەیە، بێدەنگیەکی مەترسیدارە ئاماژت پێداوە. پێت وایە بەڕاستی بێدەنگی هەیە بەرامبەر بەم هێرش و داگیرکاریانەی تورکیا، یا بێدەنگیەکە لە ئاستی لایەنە سیاسیەکاندا گەل هەڵوێستێکی دیکە هەیە، گەل هەڵوێستێکی تا ئێستا دەرنەکەوتووە، بەڕای بەڕێزت هۆکاری چییە؟ لە ڕاستیدا یعنی پێشەوەی قسە لەسەر ئەم باڵێن ساتە وەختی بێدەنگبوونی ئەم بێدەنجیە بکەم، لە ڕاستیە یان زۆرێک لە بێدەنجی لە ڕاستیە دەبێت من دەبێت ینی بە کورتی لەبارەی مەبەستی ئەم شەڕەوە ساتە وەختی ئەم شەڕەی کە ئەردۆغان لەلایەک و هەروەها رووسیا لەلایەکی تر کە بەدەستیوێتی. ئێمە لە ڕاستیە ئەوەی ئێستا لە ئاستی جیهانە ئەیبینین، سیستەمی سەرمایه‌داری جیهانی ڕوبەڕووی قەیرانی هەمە جۆر دەبێتەوە کە خۆی دەبینێتەوە لە بەرزبوونەوەی هەژاری، بێکاری قەیرانەکانی ژینگە و هەروەها تەحویلکردنی قەیرانەکان لە ڕێگای ئەوەی پێی دەوترێ ینی گواستنەوەی جوگرافیای شەڕ لە ڕێگای جوگرافیای قەیرانەکان لە ڕێگای دروستکردنی شەڕەوە و شەڕ لە ڕاستیە ئێستا شەڕ و تەسعیدبوون و هەڵکشانی بارگرژی یەکێکە لە سیماکانی سیستەمی سەرمایه‌داری جیهانی. ئەوەی داد و گەشەپێدانی ئیسلامی ئەردۆغان دەیکا لە ڕاستیە بەشێکە لەو پاکێجەوە. ئێمە باش ئێستا قەیرانە ئابوووریەکانی تورکیا و وەزعی نەمانی پاڵپشتی جەماوەری بەپێی هەموو ئەو ڕاپرسیانەی دەکرێت بەرامبەر بە حزبەکەی داد و ئەردۆغان نەبین لە ڕاستی وە شکستی ئەو نموزەجە لە دەسەڵاتداری لە ناوە خۆی تورکیا، یعنی جاری ئەوەلەن وەسانیان ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی چارەسەرکردنی پرسی کوردەوەیە لە باکووری کوردستانەوە. بۆیە ئەگەر سیر بکەین و خاڵی دووەم لە ڕاستیە ئەویش گۆڕانکاری لە ئاستی خەریتەی سیاسی جیهانی و جیۆپۆلیتیشی سیاسیە کە هەموو ئاماژەکان ئەوەمان پێ دەڵێن جیهانێکی فرەجەفسەری دەڕوا و تاکجەفسەری و ڕۆڵی ئەمریکا بەرەو کۆتایی دەڕواتن و هەروەها کلێنەکانی قەیرانی سیاسی ئابووری لە عێراق و لە هەرێمی کوردستان و هەروەها هەڵبژارنەکانی داهاتی تورکیا، هەموو ئەوانە باڵێن بابەتێک بوون کە ئەردۆغان دەیەوێت لەم مانگا کە بە پێی تێگەیشتنی داد و گەشەپێدان مانگی ڕەمەزانە، مانگێکی تایبەتە کە چی شەڕ هەڵدەگیرسێنێ و بێگومان ئێمە دەزانین لە شەڕ جگە لە زیان بۆ سەر زیانی مادی معنەوی لەسەر ژیانی مرۆڤ لە ڕاستیە هیچی تری لێ سەوز نابێ. ساتە وەختی ئەمڕۆ لە ڕاستیە ساتە وەختێکە پێویستی بە جوولانەوەیەکی گەورەی کۆمەڵایەتی ئینسانی هەیە دژ بە شەڕ و ئەم جوولانەوەی لە ڕاستیە پێویستە جوولانەوەیەکی نێونەتەوەیی بێ و بەقەت ئەوەش لە ڕاستە دەبێت جوولانەوەیەکی ناوەخۆیی نیشتیمانی بێ. ئێمە ئەزانین سیستەمی سەرمایه‌داری جیهانی پێت وایە بۆ ئەو جوڵانەوەی تا ئێستا دروست نەبووە بە تایبەتی لە ناوخۆی کوردستان؟ لە ڕاستیدا کاکەندرێن ئێمە ئەم جوولانەوەیە ئەوەی ئێستا ئێمە دەیبینین، ئەم جوولانەوەی لە ئاستی سۆسیال میدیایە بە شێوەیەکی گشتی ئێمە جوولانەوەیەکی بەرفراوان حرەکەیەکی ئیجتیماعی گەورە دەبینین دژ بە شەڕە. پێش ئێستا دژ بە ئوکرانیا بوو، ئێستا لە ڕاستیە دژ بە شەڕە. ئەگەر ڕاوەستانی شەڕ ینی بەرامبەر ئوکرانیا جارێک فەرز بێ لەسەرمە، ئەرک بێ لەسەرمە، ڕوبەڕووبوونەوەی پرۆسەی داگیرکاری تورکیا کە هەر جیاری بێگومان هەر داگیرکەر و ئیمپرالیزمی جیهانی بۆ داگیرکردن بێگومان بیانی خۆیەیە و هەموو ئەو شەڕانی کە لە دنیا ڕوودەدا پێش ئەوە حەملەیەکی گەورەی ئیعلامی
دروستەکان بۆ گەرمکردنی بازاری شەڕ و بۆ جێکردنەوە و دروستکردنی کلێن و دروستکردنی مؤەید و لایەنگرانی بۆ شەڕ لە ڕاستیە. ئەم جوولانەوەی لە کوردستانە هەیە لە ڕاستی وەکو حرەکە، بەڵام ئەم جوولانەوەیە من لە وتارەکە کە باسەکەم کەی دەگاتە ئاسێکی چۆنەتی لە ڕاستی ئەمە پرسە گرینگەکەیە کەس کەی لە ئاسێکە دەڕوە لە ئاسی خۆڕەخستن بێ و بتوانێت کاریگەریە بێ لە ڕاستیە ئەمە پرسێکە لە ڕاستیدا ڕوبەڕوومان دەبێتەوە. و من لە ڕاستیە فەهم و فامی ئەوە شەکەم کە ئێمە لە کاتێکە باز لە ڕوبەڕوو باڵێن دەسەڵاتی دادوگەشەپێدانی ئیسلامی کە دانابڕدرێ لە دەسەڵاتی خۆسەپێنی با بڵێن سەرمایه‌داری جیهانی تەبعەن ئەو بەتایبەتمەندی خۆیەوە من ئەوە تێئەگەین لە ڕاستیە کابڕۆ سەرمایه‌داری جیهانی لە ڕێگای تەکنۆلۆژیای تازەوە نەک خاوەنی هۆیەکانی بەرەمێنانە لە ڕاستیە خاوەنی هۆیەکانی بیرکردنەوە و دروستکردنی ڕای گشتی لە ڕێگای و ئەعلامە گەورانەی کە لە بەردەستیەتی و لە ڕێگای ئەو دەستگا ئەوەی پێدەوترێ سۆسیال میدیا لە ئاستی دنیاە هەیە. بۆیە با بڵێن هێزە چەپ و دیموکراسی خوازەکان و هێزە کۆمەڵایەتیەکان کرێکاران لە کاتێککە ئێمە بەرەو یەکی ئایر دەڕۆین لە ڕاستیە یەکێ لە ئەرکە هەرە سەرچەکانی بزوتنەوەی کرێکاری لە ئاسی جیهانی و لە ئاسی ناوەخۆیی ڕوبەڕووبوونەوەی پەلاماردان و هەڕەشەکانی شەڕە چه ئەوەی لە ئۆکرانیایە چه ئەوەی دادوگەشەپێدان لە ڕاستیە ئەردۆغان ئەمڕۆ دەیاوێ بۆ ئینقازبوونی خۆی لە ئەزمەکان دەیاوێ من پێم وایە ئەمە دەبی بگەینە بپەڕینەوە قۆناغێکی تر کە چۆن ئەمە مۆبیلیزە بکرێ و چۆن لە ڕاستیە بە شێوازێکەیە کە بتوانێت ئەکتیڤ و کاریگەری بنوێنێ. بێگومان ئێستا ئەو با بڵێن حملانەی کە لە سۆسیۆل میدیایە و لە شێوازی زۆر خەڵک لە ماڵەکەی خۆیەوە هەموو میکانزمانەی کە لە بەردەستێتی جێگای تەقدیرە بەس لە ڕاستیە یەکێک لە ئەرکە هەرە سەرچیەکان لەسەر بزوتنەوەی کرێکاری لەسەر بزوتنەوەی فێمینیستی بزوتنەوەی ژنان و لەسەر هێزە چەپەکان لە ڕاستیدا و لەسەر خەڵکانی ئازادی خواست هەموو ئەوانە ئەوەیە کە ئەمڕۆ چۆن ئێمە بەرەیەکی گەورەی ڕوبەڕووبوونەوەی شەڕ دروست بکەین. هەرێمی کوردستان ئەگەر لە ڕاستی دیوێکی مەبەستەکەی ئەردۆغانەوە بێکە بێوێ هەرێم و ڕۆژئاوای کوردستان داببڕێ پێی وابێ ئەم حرەکەی ئەم مەسەلەی کورد لە سان کۆتایی پێبێنێ. ئێمە ئەزانین دادوگەشەپێدان لە ڕاستیە لە ڕێگای گرتنی شۆڕەجێڕانی کورد لە باکووری کوردستانەوە زیندانەکانی پڕ کردووە هیچ نەفەسێکی بۆ ئازادی ڕادەربڕین نەهێشتووە بەڵام ئەوە ئەردۆغان و وڵاتانی دەوروبەر 100 ساڵە دانەوێت قەزەی کورد لە ڕێگای ئیتفاقیەی چەندقۆڵی و هەروەها داپلۆسین و شار لە ناوبەرن. ئێمە تێگەین قەزەی کورد لە ڕاستیە پرسێکە کۆتایی پێ نایە و ئەم تێکۆشانی ئێستا لە ڕاستیە ئەم تێکۆشانەی کورد و هەدەپە لە باکووری کوردستان و پەکەکە لە چیاکانی کوردستان دەیکا بەشێکی دانەبراوە لە تێکۆشانی ڕزگاری خوازی گەلی کوردستان دژ بە ئیمپرالیزمی جیهانی و دژ بە وڵاتانی داگیرکەر کە هەیە. ئەمڕۆ لە ڕاستیە گەلی کورد پێویستی بەوەیە گوتارێکمان نەبێ و من داوا ئەکەم لە ڕاستیە داوا ئەکەم کە ئەم گوتارە لە هەموو لایەکمان گوتاری کاری بەیەکەوە بی گوتاری پارچەکردن نەبێ و هەوڵ بدرێ کەمتر لە ڕاستیە گوتاری بەخشینەوەی تۆمەت بێ گوتارێک بێ کە هەمومان چۆن بتوانین بەیەکەوە ئیش بکەین. ئەمڕۆ ئەگەر ناوەندی سیاسی لە هەولێر پێی وایە ئەم هێرشە تەنیا بۆ سەر پەکەکەی لە ڕاستی ئەمە ڕاست نییە. ئەگەر بەشێک لە تەحلیلی سیاسی پێی وایە ئەم هێرشەی تورکیا دژ بە پەکەکەی لە ڕاستی ئەمە تێگەیشتێکی هەڵەیە ئەمە دژ بە ئەزمموی گەلی کوردستانە و گەلی کوردستان ئەمڕۆ پێش هەموو شت پێویستی بە خۆیە خستنە لە ئاسی ناوەخۆیی و کارکردنی بەیەکەوەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هێرشانە. زۆر باش و من تێشەکەم لە ڕاستیە بەشێک لە هێزە سیاسیەکان بەجۆیە لە زۆرەکان دابش بوونە سەر